بەشی ژنانی مەڵبەند بڵاوکراوەتەوە. هەڵبەتە لەم کتێبەدا باس لە ڕۆڵی ژن کراوە بە شێوەیەکی گشتی کە ئەو کار و چالاکیانەی کە لە مەڵبەند و بەشەکان ئەنجامیان داوە چی لە خۆ دەگرێت. هەربەڵێ دەزانین کە ژن هەمیشە لە ناوەندەکانی بڕیاردان لە بەشێکی زۆر بەتایبەتتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گرنگی هەبووە و سنتەر بووە و ئەو کار و چالاکیانەشی کە لە مەڵبەند و لە بەشەکان ئەنجامدراوە لە دوتوێ ئەم کتێبەدا بە چاپگەێنراوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئامینە حەمەبۆر کە بەڕێزیان کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات پارێزرن لە ستودیۆ بەیانی کورسستار نیوزمیانن گفتوگۆ دەکەین لەسەر ناوڕۆکی کتێبەکە و هەروەها بیرۆکەی کتێبەکە و گرنگی کۆکردنەوەی تەواوی ئەو کار و چالاکیانی کە بەشی ژنان لە مەڵبەند کردویانە لە دوتوێ کتێبێکدا چییە. خاتو ئامینە سپاس بۆ بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان زۆر بەرنامەجوانەکەتان بە خێراتی. دەپرسم بیرۆکەی با بڵێن کۆکردنەوەی تەواوی کار و چالاکیەکانی بەشی ژنان لە دوتوێ کتێبێکدا و بە چاپگەیاندنی بۆچی دەگەڕێتەوە؟ چۆن وا بیرتان کردەوە کە کتێبێک بە چاپ بگەیاندرێت و تەواوی کار و چالاکیەکانی ژنانی تیا دەست خۆش بێ بۆ پرسیارەکەت. بەزەمەوێت سەرەتا ڕێز و سڵاو بنێرم بۆ سەرجەم شەهیدانی کارەساتی سیوێکی ئاو ئەو ڕۆژە پڕتراژیدایە بە تایبەتی شەهیدانی هەولێر کە لەو ڕۆژەیە زۆربەی کوڕەکانمان کەس و کارمان لەوێ شەهید بوون. ڕۆحیان شاد بێ. بەڵێ ئێمە وەکو مەڵبەندی سلێمانی و وەکو بەشی ژنانی مەڵبەند بە پێویستمان زانی و دیار بوو بیرۆکەیان لەلایەن هەموو هەڤاڵانی بەشەکەمانەوە بوو. پیان باش بوو شتێکی نوێگەری بکەین وەکو بەشی ژنانی مەڵبەندی سلێمانی لەبەروی ئەو بەشە پڕچالاکیە پڕکارە هەروەها کۆمەڵێ خەڵکی ژنی ڕۆشنبیر و ڕۆشن فکر و خاوەن قەڵەمی زۆری تایە. بۆیە وامان بە پێویستانی لە دووتەی کتێبێکا کار و چالاکی ئەو ساڵەمان پەخش بکەین بیدەینە بەردیدی خوێنەر و بینەرمانمان. باشە ئەم کتێبە لەسەر ئاستی چاک هەوڵی بۆ درا بە چاپ بگەیەندرێ یاخود بۆ نمتەوای بابەتەکان کۆ بکرێتەوە یاخود با بڵێن بە شێوەی گروپ و چەند کەسێک ڕۆڵیان هەبووە لە بە چاپگەیاندنی ئەم کتێبە و تەواوی کۆکردنەوەی کار و چالاکیەکان؟ طبعا ئەم کتێبە هەر بەرهەمی کەسێک نییە یا تاکێک نییە بەڵکو بەرهەمی سەرجەم هەڤاڵانی بەشەکەمانە بە تایبەتی ئەو خاتونانەی کە ناویان هاتووە هەر هەموو هەڤاڵەکانی ئەو بەشەمان کادرەکان وەکو باسم کرد پێشتر هەمویان ڕۆڵیان تیابینیوە هەر یەکە و بە بابەتێک و بە مەبەستێک و بە ئیشێکەوە لەبەروی کار و چالاکی هەر هەمویانە. بەڵام دواتر خۆی بە بەرنامە ئەکرێ لە نووسینی بەندەیە کە ئامینە حەمەبۆرەوە ئامادەکردنی خاتو جوان لەتیفە سەرپەرشتیاری ئەو کتێبەش خاتو دڵسۆز مەحموودە کە لێپرسراوی بەشەکەیە. هەروەها نابێ ڕۆڵی ئەو هەڤاڵانەی ترمان لەبیر بچێت. ئێمە مامۆستا ڕووناکیشمان هەیە کە هەڵەچنی بۆ کتێبەکەمان کردووە یەکێکە لە ژنە بەتوانە و نووسەرە جوانەکان. هەروەها خاتو سروەمان هەیە کە بە درێژایی ئەو بەشە هەوڵی ئەوەی داوە دەست و قەڵەمەکەی هەمیشە لە کارا بێ بۆ خزمەتی ژنان و بۆ برەوی ڕێخستن کەواتە هەموو سەرجەم هەڤاڵانی ئەو بەشەمان ئامادەکاریان کردو بۆ ئەو کتێبە و ڕۆڵیان تیابینیوە. باشە وەک لە کتێبەکە ئێستا دەبینێت ئەو چالاکیانەی کە ئەنجام دراوە و بە چەندێرێک باس کراوە و زیاتر وێنەکان ئەدوێن. ئەم بیرۆکەیە بۆچی؟ ئەم بیرۆکەیە لەبەر ئەوەی ئێمە خۆتان ئەبینن خوێنەر کەم بۆتەوە خوێنەر کاتی ئەوەی نەماوە زۆر بخوێنێتەوە بەڵام سەردەمی وێنەیە سەردەمی ئەوەیە سرعەتە ئەسری سرعەیە لەبەرەوە کتێبەکان ئاماژەیەکە بۆ ئەوەی سەرجەم بابەت و چالاکی و کارەکانمان لە دووتەی ئەو کتێبەیە دەرکەوێ و نووسینێکیشی تایە بەڵام نووسینەکێکە زۆر نییە بەس ئەوەی ئاماژەمان ناوە بە بابەتەکە. لەبەر ئەوە وێنەکانمان زۆر بە جوانی ئەدای ئەوەیان کردووە کە ئەدوێن لە سەرجەم هەر وێنی سەیری هەر وێنەیەک بکەین بابەتێک لە خۆی ئەگرێ. ئێمە کار و چالاکیەکانمان تەواان زۆرە لە دووتەی ئەو کتێبەیە سەرجەم کار و چالاکیەکانمانی تایەوە هەندێکیشی لە کار و چالاکیەکان کە زانیمانە گونجاو نەبێ بۆ ئەوە ئامادەمان نەکردو لە دووتەی ئەو کتێبەیە. ئەگەینە ڕۆژانە ئێمە وەکو بەشی ژنانی مەڵبەند کار و چالاکیمان زۆر بۆ پڕ ئیش بووین بە باشمان زانیوە بەشێک لەو کار و چالاکیانی کە بە گرنگی بزانین و بیخینە بەردیدی خوێنەران یاخود بە تایبەتی ئێمە لەو ساڵەیە چەندین کار و چالاکی گرنگمانە بووە. یەکێک لەوانە کە ئێمە سەردانی لانی مناڵانمان کردووە پێمان خۆش بووە ئەو چینە جوانی خۆم کۆمەڵگاکەمان بەسەر بکەینەوە. ئێمە وەکو دایک هەموو کوژن
لەبەرەوەی ڕۆڵی ژنمان لەویان نرخاندووە دیارە برەومان بە ژنان زیاتر داوە بۆ خزمەتکردنی زیاتر وە هانی ژنانیشمان داوە بۆ ئەوەی هەمیشە لە کارەکان و لە کایەکانی ژیاندا بەردەوام بن. باشە خاتوانینە بە شێوەیەکی گشتی با بڵێن بەشی ژنانی مەڵبەند ئەو کار و چالاکیانی کە ئەنجامی دەدەن فرەچەشتن زۆرن بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە ژنانی مەڵبەند لە ئەستۆیاندایە لە شێوەی کار و چالاکیەکان پێویستە چی بێ؟ خۆتان ئەزانن ئێمە ماوەی ساڵێک و هەژد مانگە ئەو بەشەمان دروستەوە واتە 2 ساڵێکە بێ ئەو بەشە لەسەر تاسەری ڕێخستنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا بەشێک نەبووە بە ناوی بەشی ژنان وەکو پێموتن لە ماوەی ئەم 2 ساڵەیە توانی ومانە قوڵ بینەوە بچینە ناخی ژنانەوانێ بە تایبەتی بۆ خزمەتکردنیان لەو بوارانەیە کە پێویستە زیاتر لە بواری وشاریکردنەوەی بە تایبەتی ژنانی ماڵەوە هەروەها لە بواری سەحی و تەندروستی هەروەها لە بوارە یاساییەکان کە ژنان و شارکەینەوە لە چیا پێویستە وریابن لە بوارە یاساییەکەیەوە لە بوارە ئیداریەکەیەوە زائیدەن بوارە ڕێخستنەکەشمان لەبیر نەچێ ئێمە لە ناو مەڵبەندی سلێمانیان کاری ئێمە جگەلەوەی کە وەکو ژنێک ئیشەکەی لە خزمەتی ژنانە ئەبین لە خزمەت سەرجەم چین و توێژەکانی تری کۆمەڵگاشین و ئێمە کاری ئەساسی ئێمە وەکو ژنان لەو بەشەیە دەور و ڕۆڵی ئەوە ئەبینین کە ژنان لەسەر ڕێچکەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە برێوی بە ژن داوە هەمیشە پاڵپشتی ژنان دەکا و زائیدەن ئێمە لەگەڵ کاری ڕێکخراوەی خۆشمانە کارێکی تریشمانەیە کاری ڕێخستن و یەکێتی بوونمانە هەوڵمان ناوە ئەمانە بەم فرەچەشنێ ئێمە لە ناو ئۆرگانەکەی خۆمانە کە بەشی ژنانە ڕنگ باتەوە هەروەها بوشینەتە شوێنێک بۆ بەشەکەی ئێمە بەشی ژنانە بەشی هەموو ژنێکی کۆمەلگاکەی ئێمەیە واتە ماڵی هەموو ژنێکە. باشە دەمەوێت ئەو بپرسم ڕۆڵ و پێگەی ژن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا وەکو ژنێک چۆن پێناسە دەکەی وە ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بابڵی بەشکی زۆریان کار و چالاکیان هەیە و پرۆژەیان هەیە بۆ خزمەتکردنی کۆمەلگا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پێگەی ژن لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا کار و چالاکیەکانیان پرۆژەکانیان چۆن دەبینن؟ دیارە ژن لە ناوەکێتی نیشتیمانی کوردستانە پێکەیەکی بەهێزی هەیە ژنی ناوێکێتی هەمیشە سەربەرزە ئازادە دیموکراتە حەز بە ئەوە سەرچڵیشە حەز بە هەموو گۆڕانکاریەکانەکە زوو پێش حەدەسەکان هەست بە گۆڕانکاریەکانەکە هەمیشە هەوڵەیە خۆی ڕۆشن بیرکە خۆی ڕۆشن فکرکە ژنانی ناوێکێتی هەمیشە پێژەنگن بۆ ژنانی دەرەوە. باشە یەکێتی چۆن لەمڕۆ یارمەتی ژنانی داوە؟ یەکێتی هەمیشە چەند جارێکی تریش منەوانم باس کردووە یەکێتی هەمیشە پاڵپشتی ژنانە بەڵام ژنانی بوێر ژنانی ئازا ئەو ژنانی کە هەمیشە چالاکن حەز بە بوونی خۆیانەکەن ئەیانەوێت سوودێک بە کۆمەلگا ببینن هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتێتی و ئەو داردەستەیە کە ئێوە بڕابڕێگای. باشە خاتوانینەوەنی ئاگادار بم بۆ دوا قۆناغی هەڵبژاردن پرۆژەی تایبەتی خۆتەیە ئەو پرۆژانە چین کە بۆ خزمەتکردنی کۆمەلگە و تاکبوونیە پێم خۆشە لەم ڕۆژە زانیاریمانە بێ. دیارە ئێمە ئەوکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووکو ژنانی مەڵبەندی سلێمانی هەمیشە پرۆژە و بەرنامەی خۆمان هەیە بۆ هەموو ئەو کارنامانە یاخود بۆ ئەو هەموو بەرنامانەی هەم کە لە کای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەتەدی هەم لە ناو حەدەسی هەرێمی کوردستانە ئێمە لە حەدەسی ڕۆژە هەموو کاتێک کار و چالاکی و بەرنامە و پرۆژەی خۆمانەیە وە بۆ ئەم هەڵبژاردنەش کە لە ئارایە طبعاً بەشی ئێمە چەندین کەسی لێکۆڵەر و چەندین کەسی بە ئەزمون و یاسایی و سیاسی و ئیداریتیایە هەمومان بە گشتگیری هەوڵی ئەوە ئەدەین کە ژنان ڕۆشتنە ناوەندەکانی هەڵبژاردن و ڕۆشتنە پەرلەمان طبعاً ئێمە چەندین کادرمان هەیە ئامادەکراون بۆ ئەوەی ئیشەڵا لە داهاتووە بۆ پەرلەمان دەوری باڵایان هەبێ بۆ کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە تایبەتی ئەو ژنانەی کە چالاکن ئەیانەوێ ئیش بکەن لەو بوارانەدا بە تایبەتی بواری یاسایی بواری سیاسی هەروەها ئەو کێشانەی کە لە ناو پەرلەمانە هەیە ئەیانەوێ مستاقیت بۆ پەرلەمان بگەڕێتەوە ئەیانێ هەیبەتێکی
جوان بۆ پەرلەماندانێن یانێ خەڵکانی پسپۆر بڕاتە پەرلەمان چکا پەرلەمان شوێنی هەڵبژاردنێکە کە خەڵکانێک بێ بچێتە ئەوێ پسپۆر بن خزمەتی میلەتەکەیان بکەن خزمەتی سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگاکەیان بکەن و بە تایبەتی بەرنامە و پرۆژەی بەشی ژنانی مەڵبەت بۆ ژنانە بۆ ئەو خەڵکانەیە کە پێویستە لەوێ ئێمە ئاگامان لیان بێ پێویستیان بە هاوکاری پشتیوانی ژنانە بە پرۆژه یاساکانمان بە هەموارکردنەوەی کۆمەڵە یاسا کە بە گشتگیری شمولی بێ بۆ سەرجەمچین و توێژەکان و بە تایبەتیش بۆ ژنان ئێمە بەرنامەی جوانمان هەیە ئەمانەوێت لەوێ خزمەت بە چینی ژن بکەین ئەو ژنانی کە پێویستیان بە هاوکاری پشتیوانی ئێمەیەوە بە پرۆژه یاساکان دەستەکانی خۆش پێ و ماندوو نەبن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئامینە حەمەبور کابڕێزیان وەکو کاتی پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات پارێزەر ئەمڕۆ میوانی بەیانی کورستا گوێز بوو. دووبارە سپاس بۆ بەڕێستان خاتو ئامینە ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێزان تەواوی ڤرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی کورستا نیوزمان پێشکەشکردن ڕۆژانی دیکە لە کاتژمێر 8 بەیانی نێترین زانیاریەکانی ڕۆژ و دەستپێکی ڕۆژ باس دەکەین. کاتتان ئارام بێت ماڵتان ئاوەدان.